ناوا وی کارگاه درمانه دا روزانه زیادتری 1500 تخمین سربازی اش بو هزن عراقی و کردستانی جردستین گنجین کردین درست کرن. صدان هزار جمترین قماشی، 2 میلیونهان جمترین بکرین رنگاوران، بکار آنینا صدان مکینین درمانه. افکارگاه ماهانه دکاره 45,000 تخمین سربازی و لایف استایل اش بو کرو کچان درست بکن. زیادتری 8 گنجین کرد ادناوا وی کارگاهی دا 2 میلیونهان کلوپلین پزشکی جبو خو پاراستن ویروس کرونا جبو خستخانه عراق و کردستان درست کرینه. افکارگاه درمان الحولره دمی بین کردستان دا ببینن. افکارگاه درمانه لباجار حولره کوکه چکا گنجا کرد سرپرشتیاوی دیگه دست پیکا سالا 2014 انده اش بودما 2 سالان افکارگاه به صدان هزار تخمین جلوبرگین سربازی اش بو هزین کردی و پیشمرگان درست کرینه و بویه که افکارگاه هات ناس کرد. نهال کردستانه و الباجار حولره و دناوا وی کارگاهی دا روزانه زیادتری 1500 تخمین سربازی اش بو هزن برگیریا همو عراق و کردستانه تین درست کرن. افکارگاه درمانه که دکاره همو جلوبرگان درست بکه روزانه دی 24 دمجمرین کار کرنه دا 2 میلیونهان دمامک و پیدوین تندرستی اش بو زور خستخانه کردستان و عراق اش بو برگیریا ویروس کرونا درست کرینه. دناوا وی کارگاه کردستانی دا هر کارمنده که وی دکاره روزانه 20 تخمین اوهاین سروبن آماده بکن. آنکو دکارن در روزه که ده همو کارمندن وی نزدیکی 900 دانه اوهای سروبن آماده بکن و بخن نوا بازاران ده. افجاد برنامه ایجار یا میدین کردستان با گل مبن امینی شانی و بدن کاچاوا گنجن کرد لکردستان و لحولیر جلو برگان هم جی بو پیشمرگین کردستان هم جی لایف ستایل آماده دکن و درست دکن. زیادتری 8 کارمندن کرد جکچ و قرآن دناوا وی کارگاهی دا کار دکن 2 میلیونهان جمترین قماش همرنگ و کوالیتی که برز بکار دینن و دکن جلو برگ هر وها جبو هر بابته کی پلان جبو نترین دیزاین تی انجام دان هیا رکابریا جلو برگین بیانی بکن. همو ستاف سرکی دی کارگاهی دا دی جوینا پلان دانانه دانه کاوی چند جمادین خام به باشترین کوالتی و دی دمکی کم ده همو جلو برگین کجوی کارگاه هاتین خواستن بو پولیسین گمرکین عراق وی دروز بکن و بداوی بینن. دناوا وی کارگاهی دا 100 ماکینین درمانه و نقشین جدا هاتین دانین الگیف سیستمین کارگاهین درمانه لجیهان او کار پیدکن.
سەرەتای دروستکردنی کارگەی جلوبەرگ لە سلێمانیەوە دەستی پێکە لە ساڵی 2014ەوە کە 2 ساڵی یەکەمی تەرخان بوو بۆ دروستکردنی جلوبەرگی پێشمەرگە چونکە بەڕاستی لە کوردستان کارگایەکی وامان نەبوو بۆیە بیرم کردەوە کە کارگایەکی وا دابمەزێنین لە ئێستادا فراوان بووە لە هەولێری پایتەختە هەروەها 2 شەو ڕوومان هەیە کە لە سلێمانی و هەولێرە و هەروەها ئەو جلوبەرگانی کە دروست دەکرێت بۆ فڕۆکەخانەی سکیوریتیە یونیفۆرمی کۆمپانیا و قوتابخانەکانە هەموو جۆرە جلوبەرگی دروست دەکەین ئەوەشمان بیر نەچێت کە کەرتی تەندروستیش بەڕاستی لە کاتی سەرهەڵدانی کۆرۆنادا ئێمە توانیمان 1 ملیۆن دەمامەک دروست بکەین کە بۆ تەنانەت بۆ ناوەڕاست و خواروی عێراقیش ئەمە بنێرین خۆشبەختانە توانی کە تا ڕادێک ئەو پێداویستیانە دابین بکەین و هەروەها لە ئێستادا ئێمە 6 بۆ 7 کارمەندمانەیە کە پێک هاتوون لە کچ و کوڕ هەمووشیان خەڵکی کوردستانن و هەروەها پلانی ئەوەمان هەیە کە بەڕاستی لە داهاتوودا بتوانین معاملەکە گەورە بکەین کە بۆ 500 مەکینە 1000 مەکینە بۆی بتوانین تەواوی ئەو جلوبەرگانە لە کوردستان دابین بکەین کە لە ئێستادا ئێمە عەقدەکانمان لە بەغدادە لە مەسەلەن مووسڵە تکریتە ئەمانەش دەتوانین ئەنجام بدەین توانای ئەوەمان هەیە کە بتوانین 100,000 قات بەرەوسەرەوە دروست بکەین کە کردوشمانە خۆشبەختانە. bi sadan ji perçeyên qumaşê pêdivî ji bo dروستکirina cilûbergên serbazî di yek dem de tên birîn ji bo birîna hemû an zêdetirî 40 dem ji mêran kar li ser birîna wan dikin heya bidawî bînin ev hemû perçe wê bikevine yek û wê taxmên serbazî lê dروست bibin. یەکەم پلانە بەرەمەوانینێ ji vê re dest pê dike niha Kak İbrahîmî li gel min e ew dîzayner ew her wisa me behs bike ka çawa ev kumaşê te dîzayn kirin û çawa tê te birîn. Baş e Kak İbrahîm ev parçeyên henî çi ne me bû danayîne? Ez bînim gelek parçe ne. لە دوایەوەی کە قسەما لەسەر کە لەسەر قاتەکان ئێمە قیاساتەکانیان دەرتێرین چەند قیاس داوا کراوە من قیاسات yani emşin size'ın evin henê. باڵە باڵە هەرێکی قاڵبی یەک سایزێکە medium û her wisa small medium large و x large. X large 4 size'ın. 4 سایزە. Tamam. Gelek başa. Çend parça ne evin henê? Ez bînim gelek nizîkî 5 parça kayan ama niye? زیاترە هەر قات زیاتر لە 5 Başa. پارچەیە. Ev çend metre dirêjiyayî û paniyawê? ئەمە 2 قاتە 6 مەتر و نیمی قماش ویست و هەر قاتی 3 مەتر و نیم 3 مەتر و چارەکێکی ویستە 3 متر و çarêkek waniye? Başa. Hemûyî bibite çend yani her parçekî ji van dibite çend qat? یەک پارچە 2 قاتە بەس ئێمە جفتە du qata. ئەوە لە سەر 2 قاتە. Maşallah. Başa. Piştî we ev bijin model destnîşan kirin û danayîne ser hînê dest cuttingê bikin birîne waniye? ئەسەکەین بە کێشانەوە بۆ یەکێک کەمترین قماش سەرف کرێ Bilê. ئەیان کێشینەوە دوای ئەو قماشکە کە دادەخسترێ دەست دەکەین بە بڕینەکەی. Baş ev şarazayeka baş pê divêtin heye tu bizanî ka tu yê çend qumaşî yanî sêf kî dest nedê. باڵێ باڵێ دەرە کەمترین قماشە بێ پێرتی هەبێ ینی فڕێ بدرێ بۆی کە پارەیەکی زیاتر بگەڕێتەوە. Ev parçaneya qumaşî hemû hêlin dîzaynê ya taximên evên em ên ewha dروست bikeyn hatîne ser kêşan niha ji bo ku ew baştir bikarin ew makîne henê ku bibirin hêlên wê li ser qumaşa reş çekin baştir diyar dibe hindek cih hene gelekî zehmete divê bi meqes yani hêdî dibe rabiçe ta bikare dروست û ciwan bibire. Piştî birîna qumaşî bidawî hatî. Zêdetirî 5 perçeyên mezin û biçûk lê dروست bûn. Kesek ku serperiştiya cilik duran dike, hemû perçeyên bi ser wan da belav dike.
باشە زرە باڵخان پشتی هاتینە کاتکردن ئانکۆ هاتینە برین بەڵێ. دووبدا وێ بێنە بەڵافکردن پارڤەکردن سەر کارمەندنوە چاوە قۆناغێن بەرەمانین دەست پێکرد وەک بینیتان کە بڕینەکە کۆتایی هات سمۆڵە میدیە مەلاکچە دەشبینن کە سێ لاینی جیاوازە هەر لاینێک شتێک دروست دەکا بە گروپیش کار دەکەن بە زنجیرەیە هەر کەس و مەسەلەن پانتۆڵ بەجیایە کراسەکە بەجیایە قۆپچەکە بەجیایە یەخەکەی بەجیایە ئەمانە هەموو بەجیا بەجیا تا دەگاتە خاڵی کۆتایی لە خاڵی کۆتاییە کامل دەکرێت دواتر پاشەوەی کوالیتی کۆنتترۆلمان هەیە کە دەبێت بە جوانی سەیری کە بزانێ ئایا هیچ ئشکالێکی نییە مشکلەیەکی نیەگەر هاتوو بچووکتری مشکلێت یا دروست ڕقەمی مەکینەی لەسەر هەر قاتێک یعنی دەزانی ناگەڕین کە بزانین ئەمەکێ ڕقەم چوارە هی فلان کەسە ئەمە بەو شەوێ دەیدەینەوە دەڵێ مشکلەکەی ئەوە دەتوانن کاملیکەنەوە باشە بۆمە بەحەز بکە ئەف یەکاهەنێ دوچەند قۆناغاندا دەرباز چەند ستێپادا دەرباز قۆناغەکان بۆ حەوت قۆناغ تێپەڕە بێت هەتاوەکو بە زەنجیرەیەکی کامل دەتوانن ئەو جلوبەرگە کامل بکەن کە ئەویش بەش بەشە وەکو باس بکە هەر کەس و بۆ خۆی گروپێکی دروست کردووە باشە وەکەتە بەحەز کرد هەر لاینێک کارێکی دیکە هەند جار هاتیە مەسەلەن دوو مۆدێل یان سێ مۆدێل پێک بەبێنە دروستکردن بەڵێ ئێستا وەک دەبینن لەولاوە دەمامک دروستەکەن لێرەوە جلی مرورە لێرەوە جلی پێشمەرگە یعنی هەر لاینێکمان اختصاص کردووە بە مۆدلێکەوە نییە کە کامل معمەلەکە هەمووی بەیەکەوە کارێک بکەن نا ئەوە نییە باشە دیشبلی وەیەکە هەمووان خۆلن فێرکردنی یان زیرەکبوونێ باشبوونە کاری وەرگرتینە کارمەندنەوە وەڵا ئینشەڵا لە داهاتووە ئەو کەسانی کە مەسەلەن دەیانەوێت فێر بن ئەوەشمان هەیە بەڵام لە ئێستادا ئێمە وەستای تایبەتمانەیە ئەوانەشی کە دەبینن ئەم ئافرەتانە لای ئێمە یعنی خولی فێربوونیان کردووە هەتاوەکو توانیانە بگەن بەو ئاستا شتێکیشم بیر نەچێت کە باسی کەم یونیفۆرمی قوتابخانەکانە مەسەلەن زۆربەی زانکۆکانە کە ئێستا بینیتان لەوێ دەمامەکە زۆربەی جلوبەرگەکان لێرە دروست دەکرێت بەێ وەکەس بینم نهال بێت تایبەت ئەف برادرە بەس سیڤان چێتکەدە کاری بەس ئەوێ باشە خوازم بەحەز بکەم ئەس بینم ڕێژەیە کەچە باشە ڕاستە کەس حەجبوون کارا دکەم بەێ هەرتم وایە هین کچە زیاتر وەردەگرن وەڵی خۆم پێم خۆشە زیاتر ڕێژەی کچان هەبێت لە بەرەی لەگەڵ منی شامۆرتاحن کە معمەلێکە بەدەست ئافرەتەوە بەڵام کچەکان ورترن لە پیاوان لە دروستکردنا لە هەموو شتێکە و هەروە کارەکەشتان بە جوانی ئەڕوا وەک هون دبینن سێ لاینên بەرەمانینê di nava vê kargehê de hene hinek car her laynek prodaktekî berhem tîne کاری من پانتۆل لە بڕشکە تێتە دەرەوە تێتەژێ دەستی من ڕۆژە 20 دانە پانتۆڵە دوورنم ئەم پانتۆڵانە سێگیفانن سێگیفانیان هەیە هەر پانتۆڵش نیو ساعت کاری هەیە ئیشی هەیە ڕۆژە 20 دانە بازە کارەکانیش هەست شەشگیفانی هەیە بازیان چواری هەیە ئەوانە خۆ ئیشیان زۆرترە کەمترە توانین بدۆنی بعضی موقعی لەتر ڕفێقامان سری کارەکەین بە یەکەوە کارەکەین 75 دانە 70 دانە شواڵە دروست سێ نەفەرە مەسەڵەن گروهی کارەکەین من ئەمڕۆ ئیشی دەمامەک دەکەم ئەو دەمامەکە کە دوای بڕۆژ تێدا لای من ئاوا دوو پارچەیە دوو پارچەیە ئەگەر ئەو کۆمپانیا حەزی لێ بێ کە ئەو لۆگەی لێدا ئەو لۆگەی توانی لێ بدە بەس من ئەمڕۆ خۆ بەتەنیا ئیشەکەم ڕۆژێ توانم هەردانێ دەمامەک تقریبان 3 دقیقە ئیشە بە ئەتوانم لە ڕۆژەکە 400 تا 500 دانە تەواو بکەم ئەگەر لەگە هاوڕەکانیشما ئیش کەم ئەتوانم 20000 دانە بەیەکەوە تەواو بکەین ئیشی من لێرە قۆبچە لێدانە قۆبچەی لێدەم لە کراسەکان بەپێی مدلی ئەوکانیش دەگۆڕێ هەر ئستا و چاکەتەی بەردەستم 11 دانی پێویستە و پانتۆڕەکەشی 4 دانە یعنی قاتی 15 دانە بەس مۆدیلی بکەمان یەکەمتر دەوێت هەیە زیاتری دەوێتن زۆرترینمان 18 بووە و کەمترینیشمان 4 دانە بووە یانە بۆ نمونە ئەو چاکەتە ئستا 10 دانی پێویستە هەیە گەورەیە و هەشە بچووکە
ئەوەش لەوانەیە چکە لە بەرەوەی قیاسەکەی جیاوازە و قۆچەکانی دەگۆڕێ لەوانەیە بە دەقە و نیوەچی تاویکەی ئەستاوانە بە خولەکەک دەتوانانی تاویکەی ینی لە ڕۆژێک دەتوانین 700 قات ئامادە بکەین ینی 1400 دانە پارچە. نەخشاندن بە چنین بریتە لە تابلۆیەکی بەتیشی کێشرا و کە لە ڕێگەی کۆمپیوتەرێکی تایبەت و پرۆگرامێکی تایبەت دەکرێتە تابلۆیەکی نەخشێنراوە دوایەوەی دەنەخشێنرێت دەیبین بۆ ئامێری چنین کە لە پشتمەوەیە ئەو ئامێرە ئامێرێکی کارگەیە توانێت بەرەمێنانی زۆر بەرزە تەنانەت دەتوانێت بە 12 ڕنگ لە یەک کاتدا بچنێت بۆی چنینەکە بە چەند ڕەنگێک دەوڵەمەند بکات. نەخشاندن بە چنین دەکرێت بە چەند قەبارێکی جیاجا بکرێت دەکرێت قەبارەی بچووک بێت و بۆتی شێرد یان کڵاو سنگی کراسێک یان بیجامەیەک دەکرێت هەر جۆرە چنینێک بکرێت بە هەر جۆرە قەبارەیەک بۆ نمونە ئەم دەمامکەی کە بەدەستمەوەیە ئەم دەمامکە چنینەکەی سەری بچووکە بۆیە ئەو ئامێری کە هەمانە دەتوانێت ڕۆژانە لە نێوان 1000 بۆ 1500 پارچەی لێ بچنێت چنینیش جوانکاریەکە بۆ پارچەکە و بۆ درومانەکە. بشی ئامێرێمەیە چنین ئەنکۆی تەتریزێ نوهاتی کو 12 ڕەنگە خۆڤە دەگرە و دکارە نەخشان بە 12 ڕەنگە میکس بکە و دروست بکە پشی تەکنیکەڵە نوێ ئەف ئامێرە بەستای نها ئەمێ تێز بکەین هێبخەزانن دوێ سەردەمیدا یانکو ئەف چەندمەکە ئەم شمژ مایکێ درێژێژی ji ber koronayê demamik hatîne û niha xelek hemû demamka girê dide niha demamik jî pêş keftîne ev ca endaziyar Murat nîşanî min de ka em çawa li ser Amêrî kar bikim û çawa dikarim mîna logoya Rûdawê li her tişekê tu bixwazî ser demamkê be yan tîşêr be qemsala be her tiştek be yan cakêt be tu tişê tetrîzê an ku nexşan li ser dûz bikê preya kompîter û preya evê Amîranê bû nimune ev demamke li nava vê kargehê de hatiye drûstkirin ez bejdar bûme drûstkirina vê demamkê de ez ê nîşaniya bidem ka çawa ev renge an ku ev nexşin hene ev Amîre hene drûst dike mîna wiha destpêk em dest pê bikên dest pê bike ez fêr kirîme ka em çawa şûrkên debî têkem car em vê bikêne et nava vî Amîre henê de li senterî ev ya bit ez bidanim senterê wê de dûv da wê tund bikên wê bixnet nava kompîterî de tamam نقش برای کامپیوتر و برنامه تایبەت تن دانان و دروست کردن دوف دا برای USB کی تن و گوهستم بو کامپیوتر اوی آمیره هنه الدوف دا ام بین جهوی دست نشان بکن کامل کری دست بکن لیزری دست نشان کن پیشنگی او جه ما دوید ام دست نشان کن تا کار بکن ام دی کالیبریت کن نها ام دی بین اوها دروست بو دوف دا ام بین رنگ بکری هل بجیرین که تو چه رنگی هل بجیرین 12 بکرنه رنگ 7 یه پرتقالی الویری هیا رنگ 7 پرتقالی از ده هل بجیرم دوف دا از بجمه اوکی او رنگ هات هل بجاردن نقشه ما دیاره اما بجنه بکنه اوتو یانکو آمیره بخواه بزانه رنگ 7 رقم 7 و یکسر جماره 7 هل بجیره و دست بکه اگر رنگی که دید خاص هم میکس بکی توی رنگا دو رنگا پیک و بداید بجه فرنگا و فرنگا تکل بکه دوف دا اما بجنه دست بکه و آمیره ها دست بکه کار خوب بکه برای سر جماره 7 دست بکر از بارم کمتر خوله که دا لوگوی که اوها و کورداوی و دروست بکن افجادنا و کارگاهی دا دو ماکینه هنه پیک و کار دکن چند کارمند کل سر راوستانه دکن نوا اوی آمیره هنه دا اوان دمامکا و یکسر تین تخنات نوا اوی آمیره هنه دا و دست پیکت نقشه دروست کرد چند جوان دروست کرد لیره جی نشانی تا ده که درزی آنکو او درزی که الکیش عالیه يعني اگر تو براوستنی الجاکی غلطیه که بیان تشتک چه با ویدیو دا ویوگر نویجید بینن حال وری دست بید که او ها کار دیگه آن ها چه وری جدیاره بینن چه کار که لذاتیه که پلس اوی درزیله ده یعنی نزیکی ام چه بشن زیادتر جه 500 RPM تا حساب کرن تا 1000 او درزیه او ها پلس دچه وکو دیار
نها کار بکن اوها نقش لسر تیشرتان و لسر دمامکان و لسر جاکیتان و هر تشتک هبه پروی عاملیت درست کردن اگر نکشه بسر کن اوه بچوکه وان تبلا مزن جهانه دکارتا هنده جیبه مترکی توی بگوری و سرگیری بدهی و او کار خواه بکن بس خوش اوه بداوی آنی نهاوی دست ری بکن بداوی بخوشت برا اوتوماتیکی نه بداوی هات او هاتا درست کرد افجا به رجاء کا زور یا دمام کا نزدیکی بجن 1000 دانه 2000 دانه تن چت کردن و دوفدا دشینن بش درینه و دست پت کن ددرن همو عالیه که و درست کن و وان لاب کا تخنه و دوفدا وی بکه برخو و بیشتر نوا بازارنده خودیا کارگه زیربان دیگل مالباتا خواه کو بردوام حول دادن به کارگه ماستر لی بگن ده همان دمیده پلانا وکرنا کارگه که درست کنو برام آنینا قماشی لحولیری و لکردستانی جیه ئێمە ئێستا کا لەسەر ئەوە دەکەین کە دروستکردنی معمەلێکی مەوادی خام کە ئەویش قماشە بەڕاستی دەتوانین بمانە مەسەلەن فەلاحەکان چالا بکرێ گوندەکان بۆ لە بەرەوەی قماش لە پەمبە دروست دەکرێت چەندها کەس دەتوانن لە گوندەکان ئیستفادەی لێ بکەن و هەروەها ئەوەی مەڕووماڵاتیانێ دەتوانین ئەمانەش یانەی هەلی کارێکی زۆر دەڕەخسێنن هەم معمەلی دوورینەکە هەم معمەلی قماشەکە کە ئینشەڵڵا دەتوانین کارمان لەسەر کردووە و معمەلی قماش کە بە گەورەترین شێوە بتوانین لە هەولێری پایتەخت و لە کوردستان بیکەینەوە. افشورم سرکی کارگهه اجبلی جلوبرگن سربازی و تکلکرنا ستایلن سربازی به موده سردنبه جلوبرگن نوی جبوکچ و قرآن بستایلن جاواز دکارگاه واندا تین دروست کرن دوی شورمه ده تین نشاندان جسادی نوت جلوبرگن دناوا کردستانه ده براند و مارکین بیانینه وش دروی ولاتی تین لیوکرنا کارگهن اوها لحول رولو کردستانه نرینک دن هنه اجبو کم کرنا وی ریجه